ئاکتەری خۆشەویست جێنسن ئاکڵز بە ڕۆڵی سۆڵجەر بۆی جاریکە گەڕێتەوە لە زنجیرەیەکی نوێ بە ناوی ڤۆت ڕایزین. ئەم زنجیرەیە تازە کارەکانی وێنەگرتنی دەستی پێکردووە و سەر بە جیهانی زنجیرەی زە بۆیسە وەرن با باسێکی بکەین. چیرۆکی ئەم زنجیرەیە باز لە ساڵی 50کانەکە واتە زۆر پێش ڕووداوەکانی دە بۆیسە و جیاواز لەوە باز لە کارەکتەری سۆڵجەر بۆیەکە لەو سەردەمەیە و وەکوی بینین چەند کارەکتەرێکی نوێ ڕاگەیانەوە کە لە زنجیرەکە بەشدارە بن فەرمونون بینەریان بن. ئەمە یەکەم سۆڵجەر بۆی خۆیەتی بەڵام وەکوی بینن ستایلەکەیان ئاشکرا کردووە جل و دەرکەوتنەکەی بەم شێوازە بێ و بەدڵنیایە جلی کەشێ بێ لە زنجیرەکەیە. ئەنجا لێرەوە ئەو کارەکتەرانی کە دەرەکەون بە تەواوەتی نوێن و پێشتر لە دە بۆیسیشا باس نەکراون. ئەم پیاوەی کە لەسەر شاشەکەیە کارەکتەرێکی نوێ بە ناوی بۆمب سایت. ئەنجا ئەم خانمەمان هەیە کە ناوی پرایڤت ئەنجڵە و ئەگەر دیقەت بن ستایلی جلەکانیان زۆر کلاسیکانێ و زۆر جوانە. کۆتا کارەکتەریش کە بۆیان ئاشکرا کردوین ئەم کارەکتەرێ بە ناوی تۆرپێدۆ و هێشتا پێیان نەوتوین کە هێزی ئەم کارەکتەرانە چییە. ئەم زنجیرەیە لە ئێستای کارەکانی وێنەگرتنی دەستی پێکردووە و جیاواز لەوە هێشتا کاتی بڵاوکردنەوەی دیاری نەکراوە بەڵام بۆ زانیاریتان ساڵی 2026 وەرزی کۆتایی دە بۆیس خۆی بڵاوکرێتەوە. جایتر ئەگەرم ڤیدیۆتان بەدڵ بوو ئەتوان فۆلۆ بکەن و ئەتوان بڕۆنە ئینستاگرامیش فۆلۆ بکەن بەم زۆنا بین بە 30,000 فۆلۆ. سپاسان ئەەکەم ئێوە خۆشەویستن تا ڤیدیۆیکە خواتان لەگەڵ.